پێویستە دائیما هۆشمان لەوە بێت کە ئێمە ئەگەر لە خانەوادەیەک ئاوا بوو بین، ئەگەر ڕەفیقی خراپمان بوو بێت کە لە ڕوان و ڕێبازی فێر بوو بین، پێویستە نەکەوینە غەڵەتی سێهەمەوە کە بریتە لە حەق نەناسین، واتە خوا نەناسین بە شێوەیەکی حەق. ئەویش ئەوەیە کە خوا بزانی کە خوای پەروەردگاری خالق و ئامر، تۆی مەخلوق و مەئمور، خالقی معبود، تۆی عابد، بۆ ئەو خەلق کراوی ئەم عیبادەتەی بکەی صاف و سەرڕاست و جددی ئەم دینە وەربگری، بۆی خوای گەورە بە عیبادەکانی خۆیت حساب بکە. بۆیە ضروریە خواناسین هەمیشە لە مێشک و هەشمانە بێ. ئەو کەسەی کە دوورە بێ لە خواناسینەکە بەم شێوەیە تەقواکارانە، ئەو کەسە ئەکەوێتە ئەم ڕیابازی و خوا لامان. تا زۆرتر خوای گەورە بناسین لە صیفەتەکانی ڕوبوبیەت، باشتر ئەیپەرستین وەکو صیفەتەکانی عوبودیەت و ئولوهیەت، تا لە ئەسما و صیفاتە زیاتر قوڵ بینەوە و قاڵ بینەوە، زیاتر خوای گەورە ئەناسین و حەزمان بە پەرستی ئەبێ و خواپەرستی ئەبێ و هەروەها هۆگری دینەکەی ئەبین و تەقواکارانە ڕەفتاری خۆمان پارسەنگەکەینەوە. یا ڕەبی خوایە بە لوتفی خۆت بە ڕەحمەتی خۆت بمانگرە خۆ، پارسەنگمان بکەرەوە بۆ ئیسلامەکەت. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.